نه خواهی گەورە میهرەبان سپاتان لێ بەڕێزان لە دەرسێکی تری زانستی مادە لەگەڵتانین طبعاً لە محاضرە ڕابردوو محاولەمان کرد بەشێک لە فەسڵی شەشەم بخوێنین بەشی سەرەتای میکانیکا پرۆپێرتی ئۆف ماتریالمان زانین واتە تایبەتمەندی میکانیکی مادەی میتاڵ طبعاً مادەکانمان کلاسیفیکیشنمان پێشتری بۆ کردبوو بەشێکیان بریتی بوون لە میتاڵەکان سێرامیک پۆلیمەر و کۆمپۆسیت لەوانەیە میکانیکا پرۆپێرتی فەرقی هەبێت لە مادەیەک و بۆ مادەیەک هەندێک لە تێستەکان لەوانەیە یونیڤەرساڵ بێ و بۆ هەموو مادەیەک بشێ بەڵام هەندێک لە تێستەکان لەوانەیە بۆ هەموو مادەیەک نەشێ بۆ ئەو مادانێکی لە سێرامیک پێکاتونە بۆی ئەوەی کە تایبەتمەندی ئەو مادانە بە شێوەیەکە کە تێنسایڵیان نییە واتە ئێلۆنگێشنیان کەمترە بۆیە ئەو تێستی بۆ ناکرێت و لە هیچ ئەپلیکیشنێکیشدا مەبەستیان نییە کە ئەم سیفەتەی مادە بەکاربێن و لە تەطبیقاتێکی دیاریکراودا بەڵام بۆ منە مادەیەکی میتاڵی کە دەتوانێت بکشێلێک ئێلۆنگێشن تێدا ڕووبدا بۆیە ئەو تێستەشی تێدا ئەنجام دەدرێت بەهەرحاڵ یەکێک لەو تێستە گرنگانەی کە ئێمە لە میکانیکا پرۆپێرتی دەیکەین بریتە لەو ئەمریکا لێرەدا خستراوە دەڕوو و دایاگرامێکمان دەداتێک کە لە شێوەی سترێس سترێنە تەمان وەکو پێم گوتن ئێمە چەند جۆرەی خستنە سەری فشارمان هەیە یەکێک لەوانە بریتی بوو لە چەند ساڵ ئیتر کۆمپرێشنمان هەبوو و دوو جۆری تریشمانە بکە ڕۆتێشن و شێر بوو بەڵام ئەوی کە لێردا ئێمە مەبەستمانە بریتە لە تێنساڵ واتە مادەکە لە هەردوو لاوە دەکشێنن و لە کۆتاییدا ئەنجامێکی هاوشێوی ئەومان دەداتێت تەمان بۆ مادەی پۆلیمەرەکان بۆ مادە میتاڵەکان تقریبا ئەو تێستە ئەنجام دەدرێ و چەندین پارامتری فیزیایی دەتوانین لێ پێدا بکەین کە لێردا مەجموعەیەکی زۆران تێدا ئاماژە پێکراوە و سەمپڵەکانشمان وەکو پێشتر باسمان کرد بە شێوەیەکی ستاندارد ئامادەکرێت قیاسەکانی ستانداردە شێوازەکەی لە شێوەی ئێسکی سەگ دێتە پێشتر تەوان ناوەکەیان وا لێناوە کە لە دوو لاوە ئەستورە وەسێ دەکرێت لە ناوەڕاستەوە بە کرۆسێکشنێکی دیاریکراو و بۆ بە درێژەیەکی دیاریکراو تایبەت کراوە طبعاً لە زۆرێک لەو تێستانێک کە دەکرێت کۆمپیوتەر ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینێت چونکە کۆمپیوتەر بەڕاستی دەتوانێت شێوەیەکی هەستیار و لە فترەیەکی زەمەنی کورتدا تێستەکانمان بۆ وەرگێت داتاکانمان بۆ وەرگێت بۆیش کۆمپیوتەر بەڕاستی گرنگە و هەندێک لە مێژەرمەنتەکانیش کە لێردا مەسەڵەن بەشەکان ئاماژان پێکراوە لەوانەیە بە شێوەیەکی دەستی هەندێک ممکن نەبێت یاخود بە شێوەیەکی دەقیق دەرنێت بۆیە بێگومان ئەمە پێویستمان بە کۆمپیوتەر هەیە کە بتوانێت بەشێک لەو تایبەتمەندانەی مادەمان بە جوانێ بداتێ ئێمە باسمان کرد کە تەمان میکانیکا پرۆپێرتی بۆ ئەو بەکاردێنرێت کە خۆمان لە ناوچوونی مادەکە بپارێزن ئەو ئەپلیکیشنەکە ئەمە مادەکەمان تێدا بەکارێنەوە کە لێرەدا باسی میتاڵ دەکەن بە تایبەتی مەسەڵەن سێر دەکەن لێرەدا بەهۆی نەزانینی سفەتی میکانیکی تەواوی ئەو مادانێک کە بەکارهاتوە لەو ئەپلیکیشنانەدا سەرەکەی تێکشکاون بۆیش محاولە دەکرێت کە سفەتەکەی بەتەواوی بزانرێ و بە دیزانێکی دیاریکراو بتوانن شتێکی مناسب دروست بکەن پاسمان کرد کە ئێمە چوار جۆری فشارمان هەیە یەکێکیان لەوانە تێنسایڵ بوو کۆمپرێشن بوو شێر بوو لەگەڵ تۆرشن بریتی بوو لە سوڕانەوە واتە لە شوێنە خۆی بای دەدا مادەکە شێر بریتی بوو لە ئەوەی کە یەک لە ڕوبەرەکان سابتە و یەکێک لە ڕوبەرەکان دەخزێت لێردا ئاماژە پێکراوە یەکێک کە لەوانە کۆمپرێشن واتە لە هەردوو لا فشار دەخرێتە سەر مادەکە واتە سکویز دەکرێت و جۆرێکیان بریتی بوو لە تێنسایڵ کە لە هەردوو لا دەکشێت ئەوە ئەمریکا بەکاردێنرێ هاشێوەی ئەوەیە بێگومانەوانە ستایلێکی قەدیمینە بەڵام لێردا زۆر بە جوانی ئەمریکا ڕوون کراوەتەوە کە لە چەند دیتێکتەرێکی حساس پێکهاتووە و دەتوانێت هەستیارەکەی تا ڕادەی 1/1000 میلیمەتر یاخود 1 مایکرۆبێت لێردا بە شتێکی ئەنیمێشن باسی ئەومان کردە کە چۆن دەتوانێت کە تێستێکی تێنسایڵ دەکەین شێوەیەکی دایاگرامی دەشێوامان دەبێت واتە سترێس لەسەر سترێن کە لە سەرەتادا بە شێوەی ئیلاستیکە دواتری تووشی پلاستیک دەبێت و لە کۆتاییدا تووشی فراکچەر دەبێت مادەکەمان طبعاً ئەو تێستانە دەتوانێت بە شێوەیەکی سیمولیشنش بەدەستکەوێتە بە شێوەی کۆمپیوتەرازی دەتوانێت هەمان شتە دەستکەوێت و دەتوانێت بەراوردی بکرێت لەگەڵ ئەو تێستانێک کە بە شێوەی ئەکسپێرمنتال ئەنجام دەدرێت وەک باسمان کرد ئەو سەمپڵانێک کە بۆ تێنسایڵ تێست بەکاردێنرێت پێویستە ستاندارد واتە قیاسەکانی بێگومان دەبێت ستاندارد بێ ئیتر لە مۆڵێکی دیاریکراودا ئەمە مادەکەمان تواندۆتەوە لە قالبێکی دیاریکراو دروستمان کردووە و پاشان دەیبێت
ناو ئامێرەکەمان بیتوانین تێستی بکەین و لە کۆتاییدا گرافێکمان دەست دەکەێت کە گرافەکە لە بینی سترێس لەگەڵ سترێنە سترێس لەگەڵ سترێن بریتێ لە فشار و جێفشار کە هاوچێشەکانشی بریتێ لە هێز لەسەر ڕوبەری بنکە طبعا ڕوبەری بنکە بریتێ لە کرۆسێکشنی ئەو بەشە نەک ئەو بەشەی کە بەهۆی ئامێرەکەەوە ڕاد دەگیرێت بەڵکو ئەو بەشەیە کە ئەلۆنگێشن تیدا ڕۆیدا بۆیە دەبێمە کرۆسێکشنی ئێرە ببینەوە کە پێ دەگوترێت ئێریا و یەکەی سترێسش بریتێ لە پاسکال کە بریتێ لە نیوتن لەسەر مەتر دووجا و لەبەرەوەی کە ڕقەمەکان زۆر جا گەورە دەردەچن بۆیە مێگا پاسکال یاخۆ گیگا پاسکال وەکو لێتەرێک بەکاردێنرێت لە پێش یونیتەکان و سترێنەکە بریتێ لە بڕی ئێلۆنگێشنەکە دابش درێژی سەرەتایەکە کە هەردووکیان مادەم بە مەتر یاخود بە میلیمەتر بن لەگەڵ یەکەکانیان دەڕوا و بۆیش لە کۆتاییدا ئەمە کوانتیتێکی بەیەکەمان هەیە کۆمپرێشنش تەوان بابەتەکان بە بابەتی میتاڵە ڕاستەکەی لە میتاڵ کەمتر هەیە ئەمە تێستێکی بەناوی کۆمپرێشن بۆ مادەکانمان بکەین بەڵام لێردامە هەر ویستمانە بخێنە ڕووکە چۆن ئەو تێستان ئەنجام دەدرێت مۆدلس ئۆف ئێلاستیسیتی یەکێک لە پارامترەکان بوو کە ئەمە لە تێستی سترێس سترێن دەستمان دەکەوێت و بریتیشە لە سلۆپی سترێس سترێن لە مەقتەعی یەکەمدا لە بەشی یەکەمی داتاکانماندا کە تەبعاً بە پێی مادەکەمان بە مێگا پاسکال یاخود گیگا پاسکال دەتوانین دەستمان بکەوێت و هەندێک یەکەی دیکەش هەیە کە لێردا باسمان کرد یەکەی ئەمریکیان پێدەگوترێت کە بریتە لە پاوند و سەکەند و ئینچ ئەوانە بەکاردێنرێت کە ئێمە تەنها پێویستە کۆڤێرکردنەکانە بزانێت و لە محازڕەکانی ئێمەدا زۆر مەطلوب نیە یەکێک لەو پارامترانە کە تەئسیر لە میکانیکال پرۆپێرتی دەکات بەتایبەتی ئێمە لێرە مەبەستمان لە ئێلاستیک مۆدڵاسی مادە میتاڵەکانمانە پلەی گەرمیە چکە بۆی پلەی گەرمیەوە ئەتۆمەکان لە شوێنی خۆیان ڤایبرێشنێکی زیاتر دەکەن و بۆ تەئسیر لە بۆندی مادەکە دەکات ئەو بۆم هۆیە شوسەر دەکەن لێردا بە بەرزبوونەوەی پلەی گەرمەکە مۆدلس ئۆف ئێلاستیسیتی یاخود ستیفنسی مادەکە گۆڕانکاری بەسەرداتوە بۆ سێ مادەی دیاریکرا لێردامە دەرسی ئەو ڕۆمان دەست پێ دەکەین کە بریتی لە پلاستیک دیفۆرمێشن تاوانەگە گرافەکمان هەبێ کە گرافەکەمان لە بینی سترێس و سترێن بێ تاوان لێرە سترێس مەبەستمان لە تێنساڵە واتە لێک کشاندن لە دوو لە مادەکەمان گرتۆ لێکی دەکشێنین داتاکانمان کە بەدەست دەکرێت کە گرافی دەکەین سێ دەکەین لە چەند بەشێک پێکاتەوە بەشی یەکەمی هەروو لێردا تێبین دەکەن بە شێوەیەکی لینیرە واتە بە شێوەیەکی ستراید لاینە خەتێکی ڕاست و پاشان تووشی چەمانەوە بووە و چەمانەوەکە بەردەوامە هەتاکو شوێنێکی دیاریکراوە و پاشان بەرەوکەمی ڕۆشتەوە لە شوێنێکی دیاریکراوە لاینەکە پسراوە و کۆتایی پێهاتوە هەرێکە لەم مەقتەعانە نوێنەرایەتی یەکێک لە کوانتیتە فیزیایەکانمان بۆ دەکات بۆمە لەو نقطەیە کە لە دوای ویەوە لینیەر نامێنێ واتە داتاکانمان بە شێوەی چەمانەوە دەردەکەوێت پێی دەکرێت پرۆپێشنەڵ لیمیت و دەتوان زۆر بە ئاسانی ئەو نقطەیە ببینەوە لەسەر لەناو داتاکانتاندا و بە هەمان شێوە ئەگەر بێت و ئێمە لەو سترێنەی کە هەمانە تەنها 0.02 لا بدەین و زۆر بە ئاسانی دەتوان ئێوە 0.02 لە سترێنەکە کە دۆزیتانەوە خەتێکی پاراڵێل دروست دەکەن لەگەڵ ئەو بەشەی کە پێ دەکرێت سترایلانەکە یاخۆ ستیفنسەکەی مادەکە پێ دەبینرێتەوە لە شوەیەکتر بڕێنی کرد لەگەڵ ئەو لاینێکە هەتانە ئەو پێ دەکرێت یلد پوینت واتە ئەو نقطەیە پێ دەکرێت یلد پوینت ئەو نقطە سوورە و لە مقابلدا ئەگەر سترایلانێک واتە هۆریزۆنتەڵ لاینێکمە دروستکەین لە کوێ تەوەرەی سترێسەکەمانی بڕی ئەو پێ دەکرێت یلد سترنگ طبعاً یلد سترنگز ئەو نقطەیە گرنگە لە زۆرێک لە بەکارهێنانی مادەکانماندا چکە بۆ لە دوای یلد سترنگتەوە واتە دوایەوە کەمە فشارێکی دیاریکراوە خستە سەر مادەکە لە دوایەوە تووشی قوپانەوە دەبێت چەمانەوەیەکی بەردەوام بۆیە مادەکەمان ناگەڕێتەوە شێوەیە حاڵەتی یەکەمی خۆی و ئەو فانکشناڵەتێکە پێمان دابوو لە دەستی دەدا بۆیە ئەو خاڵە زۆر گرنگە بەتابێت لە سلایدی کۆتایی کە باسی سێفتی فاکتەرەکانی مادە دەکەین ئێمە ئاماژە بۆی دەکەن کە یلد سترنگ کوانتیتێکی گرنگە لە دۆزینەوەی ئەو فاکتەرانی کە ئێمە مەبەستان پاشان ئێمە کاتێک کە سترێسەکەمان زۆر دەبێ واتە لە دوای یلدەوە کە مادەکە تووشی چەمانەوە قوپانەوە دەبێ لە دوای سێ دەکەن دەگەینە ئەڵتیمێت سترنگ واتە ئەو پەڕی فشار کە دەخرێت سەر مادەکە لە دوای فشارەکە کەم دەکات ئەو فشارێکە ئێمە خستومان سەر مادەکە سێ دەکەین وردەوەدە لە دوایەوە بەرەو کەمی دەڕوە ئەوە تێبین دەکەن لێرەوە وای ئەکسس کە ئەگە سێریکەین بەرەو کەمی ڕۆشتووە
بۆی ئەو نقطەیەش گرنگە، واتە ئەو پەڕی فشار کە دەتوانین بخەرێت سەر مادەیەک و تحمل بکە، لە دوای تحملەکەی وردەوەدا لە دەست دەدا هەتا لە کۆتاییدا دەگاتە فراکچەر. طبعا ئەو نقطەی پێ دەوترێت نێکینگ. نێک واتە مل. هەر وەک تێبین دەکەن مەسەڵەن بۆ منە ئینسانێک کە لەسەر پێکاتوە و لە جەستەی پێکاتوە، هەر وەک تێبین دەکەن ئێمە نێک ئەو شوێنەیە کە باریک بۆتەوە و بۆیش پێ دەوترێت نێک، چونکە لە ڕاستیدا لە مادەکەشدا نێکینگ ڕوودەدا، واتە ملی بۆ دروست دەبێت و ئەو ملە وردە وردە باریکتر دەبێتەوە تا ئاخرەکە وای لێدێت لەو شوێنەش دەپچڕێت. یەکێک لەو کوانتیتیانی دیکە کە ئێمە دەستمان دەکەوێت پێ دەوترێت تێنسایل سترنگ، واتە ئەو نقطەیە بزەبت کاتێک کە هۆریزۆنتەڵانێک بکەین لەو نقطەیە بۆ سەر وای ئەکسیزەکەمان، ئەو نقطەی کە دەیبڕێ ئەو ژمارە بریتە لە تێنسایل سترنگ. و طبعا هەرێکە لەوانێک ئێمە لە سەر وای ئەکسیس دەستمان دەکەوێت بێگومان یەکەکەی بریتە لەو یەکەیە کە ئێمە لێردا هەمانەکە بریتە لە مێگا پاسکال. لە کۆتاییدا وەک ئاسمان کرد دەگەینە خاڵێک کە پێ دەوترێت فراکچەر پۆینت. ئەو بەشەی سەرەتا کە لە شێوەی لینیەرە پێ دەوترێت ئێلاستیک دیفۆرمێشن. بۆ ئێلاستیک واتە هەر وەکو لاستیکێکی پارەمان هەیە کاتێک کە لێکی دەکشێنین و لۆدەکەی لەسەرا دەبێن دەچێتەوە شێوەی یەکەم جاری خۆی، بۆش پێ دەوترێت لاستیک. بە ئینگلیزی پێ دەوترێت ئێلاستیک، واتە چەمانەوەیەکی ئێلاستیکی، بۆیە ئەو مادە دەتوانێت بگەڕێتەوە شێوەی خۆی، واتە کاتێک ئێمە لۆدەکە لێرەدا دەبێن بە ئاسانی دەگەڕێتەوە ئۆریژینال پۆینتی خۆی، واتە هیچ سترێنێک جێفشارێک لەسەر مادەکە نامێنێتەوە، شێوەکەی بۆ خۆی دەگەڕێتەوە حاڵەتی یەکەمی. بەشی دووەم هەتا ئەو شوێنێک کە مادەکە تێک دەشکێ و تووشی فراکچەر دەبێت پێ دەوترێت پلاستیک دیفۆرمێشن. پلاستیک دیفۆرمێشن بابەتێکی تایبەتێک کە پۆلیمەرەکان و مادە میتاڵەکان زیاتر هەیەە، مادە سیرامیکەکان یاخود هەندێک لە کۆمپۆسیت ماتریالەکان ئەو بەشیان نییە. طبعا ئەو بەشەر گرینگە، لەو حاڵەتە دروستە مادەکە تووشی قوپان دەبێت و تقریبا ئەو فانکشناڵیتی سەرەتایەکە لە دەست دەدا، بەڵام ئەو بەشە گرینگە. بۆ ئەگەر تێبینی بکەن، ئەگەر بێت و ئێمە ئۆتۆمبیلێک لە نەزەر بگرین، کاتێک کە ئۆتۆمبیلەکە تووشی دەعمێک دەبێت، پێداکێشانێک دەبێت، ئەگەر مادەکەمان لە مادەیەکی ڕەق دروست کرابێ، طبعا لە کاتی پێداکێشانەکە لە خێرایەکی مەسەڵەن 100 کیلومتر بەرەوسەر، کاتێک کە تووشی پێداکێشان دەبێت، ئەو وزەی کە لە ئەنجامی پێداکێشانەکە ڕوودەدا ترانسفێر دەیە بۆچی؟ بۆ ناو مادەکەمان و تووشی پلاستیک دیفۆرمێشن دەکات، سێرەکە مادەکە دەقوپێت. ئەو قوپانە طبعا یەکێک لە خێرەکانی، یەکێک لە چاکەکانی ئەوەیە کە ئەو زۆرێک ئۆتۆمبیلەکان بەهۆی پێداکێشانەکەەوە تووشی بوونە ئەبسۆرب دەبێت لەلایەن ئەو ئاسنەی ئەو جەستەی ئۆتۆمبیلەکە و کەمترین خەسارت دەگا بە سەرنشینەکانی. بەڵام ئەگەر هات با و لە مادەیەکی ڕەق دروست کرابە، لە هەندێک حاڵەتە سێرەکەی هەندێک ئۆتۆمبیل جاران دەچون دەعامەیان بۆ دروست دەکرد، دەعامەیەکی ڕەق یانگو بۆی کە ئۆتۆمبیلەکەمان بپارێزە. کاتێک تووشی دەعام دەبین، دەعامەکەمان پارێزگاری لە تێکشکانی ئۆتۆمبیلەکەمان بکەن. تەوان ئێستاوە مەمنوع کرا بۆ بەرەوەی کە دروستە ئۆتۆمبیلەکە دەپارێزە، بەڵام هەموو ئەوزەیە دەخرێتە سەر سەرنشینەکانەوە، دەبێتە هۆی ئەوەی کە بە شێوەیەکی زۆر ناخۆش یان بە جامەکەدا فڕێدرێن دەرێ، یاخود ئەو قایشی کە خۆیان پێبەستاوەتەوە زەختەکە دەکەوێتە سەربی و لەوانەیە لە هەندێک حاڵەتی زۆردا تووشی تێکشکانی سنگ و خەسارەتی تر بێت، بەتەوان گیانی سەرنشینەکان دەکەوێتە خەتەرەوە. بۆیە ئەو بەشە زۆر گرنگە لە مادە میتاڵەکان و لە مادە پۆلیمەرەکان. لێردا پارت بە پارتی ئەو تێستێکی ئێمە ئەنجامماندان نیشان دەدا کە سامپڵەکە لە حاڵەتی یەکەمدا چۆنە، دواتری کە دەکەوێتە بەشی پلاستیک دیفۆرمێشنەکە سێ دەکەین ئێلم گەشتنەکە زیاد دەکا و لەو حاڵەتەدا گەڕانەوەی نییە بۆ حاڵەتی ئۆریژینال. و دوایەوەی کە دەگاتە ئالتیمێت سترێنگ نێکینگ ڕووداواتە لێردا سێ دەکەین مل دروست بە لە مادەکەدا و لە کۆتاییشدا و عاقبەتی ئەو مادەش دەگاتە فراکچەر. هەروەک تێبین دەکەن لە بەشی نێکینگدا تێکشکانەکە ڕوویدا. هەرچەند لە ڕاستیدا ئێمە جەماعەتی هەندەسە ئەوانێکی ئیش بە مادە میتاڵەکان دەکەنەوە ئەو تێستەش ئەنجام بدەن لەسەر مادەکە. بەشی یەکەمی دایاگرامەکە بەلایەنەوە گرنگەوەتە بەشی ستیفنسەکە، ئەو بەشێکی ئێلاستیستی مادەکە دیار دەکا، زیاتر ئەوان تەرکیزیان لەسەر وەیە، چونکە لە دوای وێ مادەکە هیچ کە بەقەڵک بەکارهێنان نایە. هەرچەند زۆرێک لەو داتایەکە دەستمان دەکەێت لەو تێستەدا ئێمە بەکاریان دێنینەوە، بەڵام بەڕاستی گرنگترین شوێنی ئەو بریتە لێرە. بەڵام لە ڕاستیدا تا ڕادەیەک ڕاستەقینە نییە. بۆ ڕاستەقینە نییە؟ چونکە لە ئێمە لە ئەسڵدا فاندامنتاڵی سترێس ترێندا ئێمە باسی ئەومان کرد سترێس بریتە لەو فشاری دەخرێتە سەر ڕووبەرێکی دیاریکراوە، بەڵام لە ڕاستیدا ڕووبەرەکەمان لە بیدایەتەوە ئێمە بە کۆنستان دیاری کردو. مادەم بە کۆنستان دیاریمان کردو کەواتە
ئەو درێژبوونی کە لە کاتی خستنە سەری فشارەکە دروست دەبێ ئێمە ئەومان لە نەزەر نەگرتووە واتە ئێمە لە کاتێکدا فشار دەخێنە سەر مادەکە لە ڕاستیدا وردەوردە کرۆسێکشنەکە بچووک دەبێتەوە بەڵام ئەمە لە تێستی یەکەمماندا لە بەشی یەکەمی قسەکانماندا باسی ئەومان کە ئێریایەکە سابتە تەنە ئەو هێزێکە دەیخێنە سەر مادەکە پیاوانەکردنەکەی بۆ دەکەین بۆیش لە ڕاستیدا هەندێک جیاواز دەردەکەێت لە ڕاستەقینەکە ئێمە دەتوانین بە حیساباتێک بیدۆزینەوە لێردا بۆ منە ئەوە سترێنە هەرو تێبین دەکەن ئەو بەشیشینە ئەوەی کە ئێمە بە ئامێرێکی یونیڤرسال میکانیکال تێست دەستمان دەکەوێت کە بەشی ئلاستیکی تدا بەشی پلاستیکی تدا ئالتیمێت سترنگز تدا و بەشی فراکچەری تدا بەڵام لە ڕاستیدا ئەگەر هاتو ئێمە ڕوبەرەکەشمان وەکو ڤارێبڵێک حسابی بۆ بکەین و ئەو ڤارێبڵشمان خستە ناو حساباتەوە دەتوانین بە سوودوەرگرتن لە داتا عەمەلیەکانمان شتێکی نەزەریمان دەستکەوێت کە لەو شێوازە دەیبینین کە ئەوە حاڵەتی ڕاستەقینەکەیەتی بەڵام ئەمە وەکو باسمان کرد ئەو بەشە چکە لە ڕاستیدا مادەکە بۆ ئەو بەشە دروست نەکراوەکە ئەو تێستی بۆ بکەن بۆیەش پێدکتری ئینجینیرینگ ئەگە سێریکەن هەندەسە ئەوانە پێ دەڵێن هەندەسی واتە تێستێکی هەندەسی بۆ چکە مهندسەکان لە ڕاستیدا ئەو تێستیان بەسە پێویستیان بۆ حساباتە نییە کە ئەنجام بدەن بۆ وەکو باسمان کرد ئەو بەشە بەلایەن و گرنگ کەرسێ دەکەن لە هەم لە نەزەرێکە هەم لە عەمەلێکەدا لە هەردوو حاڵەتەکەدا سێدەکە فیتن واتە هەردووکیان کەوتون سەرێک واتە هیچ مشکلەیەکمان لە ئەپلیکیشنەکەدا بۆ دروست نابن بەڵام ئەگە بمانەوە بە حسابات ببینەوە دەتوانین بۆ هاوکێشانێکە لێرەدا دراون ئێمە دەتوانین حسابات بۆ سترێسی ڕاستەقینە و سترێنی ڕاستەقینە بکەن کە فشاری ڕاستەقینە و جێ فشاری ڕاستەقینەی پێ دەگوترێت هۆمۆرکێکمانێ لێرەدا لە ڕاستیدا ئەمە کاتێک کە بە عەمەلی بمانێ ئەو تێستە ئەنجام بدەین داتاکان دەدێنێ کۆمپیوتەر و بەهۆی کۆمپیوتەرەوە ئێمە دەتوانین بە ئاسانی ئیترەندێک بەرنامە هەیە مەسەن بۆ ئۆریجین یەک لە بەرنامەکان ئۆریجین لاب یاخود هەندێک بەرنامی هاوشێوەی تر یاخود لەوانەیە خودی جیازەکەش هەندێک سۆفتوێری دیاریکراوە پێ بدا کە بۆی ئەو سۆفتوێرانەوە ئەمە بتوانین هەندێک پارامترەکانمان حساب بکەین تەمان لێردا ئێمە تێستەکەمان دیارەکە لە بینی سترێنە سترێسەکەمان بە مێگا پاسکالە سترێنەکە وەکو باسمان کرد هیچ یەکەیەکی نییە واتە یونیت لێسە لێردا ئەسترێسەکە جارێکە دراوەتەوە لەو تەوەرەدا بەڵام لێردا بە یەکەی ئەمریکی دراوەکە ئێمە لێردا مەبەستمان نییە ڕاستیدا و لێردا ئینسێتی ئەو دایاگراممان دراتەوەتە ئەو بەشە گەورە کراوەتەوە لێردا دانراوەتەوە بۆی کە بە ئاسانتر بتوانین حساباتەکەی بۆ بکەن لێردا داوا چی کراوە یەکەم داواکاری بریتە لە مۆدەلس ئۆڤ ئێلاستیستی مۆدەلس ئۆڤ ئێلاستیستی بریتە لەو سۆپێکی ئێوە دەبێت ببینەوە لەو بەشە و طبعا یەکەکەشی دەبێت بە پێ یەکێکە لێر دراوە بۆی دابنن پاشان یلد سترنگتە یا سترنگس بریتە لەو بڕێی کە لەسەر وای ئەکسس دەتوانین ببینەوە بە مەرجێک ئێمە 0.02 کە لێردا دیاری کراوە 0.02 ڕۆشتووە و پاشان خەتێکی بە شێوەیەکی پارالل لەگەڵ ئەو بەشی ئلاستیکی مادەکە دروست کردووە لەکوێ یەکتر بڕینەکەی ڕوویداوە کەواتە لە شوێنێک دەتوانین هۆریزۆنتاڵ لاینێک دروستکەین و لەکوێ وای ئەکسسەکەی بڕێەوە پێ دەکرێت یلد سترنگت کە کەشی بێگومان دەبێت ڕەچاو بکرێت ماکزیمم لۆد کە دەخرێت سەر ئەو مادەیە بریتە لە ئالتیمێت سترنگت کە لەو شوێنە بە دواوە وردە فشارەکەمان کەم دەکەینەوە و بریتە لە خاڵی هەرە لوتکەی ئەو دایاگرامەکە لێردا تێبین دەکەین و change of length واتە ئێلۆنگیشنەکەشم بۆ دەبینەوە و هەروەها true stress لەگەڵ true strain کە دوو هاوکێشە بوو لە سلایدی ڕابردوو دیتمە دەبێت بە پێی هاوکێشەکان بیدۆزنەوە باش بەلای خۆی گەورە میرەبەن دوبارە دەست پێ دەکەینەوە بەردەوام دەبین لە بابەتەکەمان یەکێک لەو تایبەتمەندانێکی ئەمە لە مادەیەکدا پێویستە بیزانین بریتە لە داکتیلیتی واتە چەند مادەکە نەرمە بۆ زانین نەرمی مادەکە پێویستە لە بیدایەتەوە کە شێوەی ئێلاستیکی هەیە دواتر تووشی پلاستیک دیفۆرمێشن دەبێت واتە فراکچەر پۆینت ئێمە ئەو دایاگرامەمان بە کامل هەبێت ئەو کات دەتوانین بە زانینی لێنگتی کۆتایی واتە درێژی کۆتایی کەم درێژی سەرەتایی کە پێ دەوترێت ئێلۆنگیشن و تەواوی ئێلۆنگیشنەکە واتە تەواوی ئەو سترێنێکە تێیدا ڕوویداوە دابش درێژی سەرەتای جاران سەدی بکەین دەتوانین ئێمە داکتیلیتی ببینەوە واروها دەتوانین ئەگە کرۆسێکشنەکەی لە نەزەر بگرین بە هەمان شێوە دەتوانین بە زانینی کرۆسێکشنی کۆتایی کەم کرۆسێکشنی سەرەتا
دابش کڕۆس سەکشنی سەرەتا جاران سەدی بکەین ئێمە دەتوانین بە هەمان شێوە داکتەرتیب بینەوە. طبعا یەک دوو پارامتر دیکە گرنگ هەیە، یەکێکیان بریتێت لە مۆدەلس ئۆف ریزیلانس کە بریتێت لەو دوو پارامترە ئەگەر بێت و ئێمە یەک لەسەر دوو واتە نیو جاران لەکوێ تووشی یێڵ دەبێت کە یەڵ پۆینتەکەمان دیاری کردو بەزانین دوو لەسەر هەزاری سترێنەکەمان و پارالل سترایدلاینێکمان دروست کردووە لەکوێیەکتر ببینەکە ڕوویداوە لەو نقطەیەوە ئێمە دوو کوانتیتیمان دەست دەکەوێت کە بریتن لە سترینگسی وای و سترێنی وای ئەو دوو ڕقەمانە دادێنەوە هاوچێش ئێمە دەتوانین ئەو بڕە ببینەوە و بڕەکەمانە پێکرد تافنس طبعاً بە کوردی تەرجمە کراوە پێشتری باسم کرد لە ویکیپیدیا هەندێک مەقالەی کورتمان تێدا ئاماژە پێکردووە دەتوان لێشدا خوێندنەوە لەسەر بکەن. بەمان شێوە دەتوانین بەزانینی ڕووبەری ژێر ئەو دیاگرامە هەتا ئەو شوێنێک کە فرانچارەکە تێدا ڕووی دەدا بەزانین ڕووبەرەکە ئەو کوانتیتیمان دەست دەکەێت کە تافنسە. طبعاً لەوانە بڵێن جاماکە ڕووبەرێکی ئاتوانین بدۆزینەوە ئەگەر بۆنە ڕووبەرەکە لە شێوی چوارگۆشە بێ یاخود بە شێوەی باز نەبێت لە حاڵتاندا ئاسانە ئێمە هەندێک ماتماتیکال ئیکوێژنمان هەیە دەتوانین بە ئاسانی نیوەتیرەکە یاخود لایەکانی چوارگۆشەکەمان جاران بکەین وتر بە هەمان زۆر باسان دەتوانین ڕووبەرەکە ببینەوە. لە ڕاستیدا دۆزینەوەی ڕووبەری ژێر ئەو سترێس سترین لاینە بەدەست هەندێک محاڵە ئاسان یاخود ئێرەی بێگومان تێدەکەی بۆیە دەتوانین سوود لە کۆمپیوتەرێک وەرگرن یەکێک لەو بەرنامانەی کە تایبەت دەکرێت بە دۆزینەوەی ڕووبەری ژێر کێرڤەکە وەنا ئەوەی کە من تا ئێستا ئەنجامدا بە بەرنامە ئۆریجیندا دەتوانین زۆر بە سەرکەوتوی ئەم بڕە ببینەوە. باش ئێگزامپڵێکمان لێردایناوەتەوە کە دەڵێ کاتێک کە ئێمە سیلندرێکمانە بێت ئەمە بە سیلندرەکە ئەو سامپڵەیە کە ئەو بە شێوەکو سیلندرێک دەکەوێت دیامیتەرەکەی واتە قوترەکەی یاخود تیرەکەی بریتێت لە 12.8 میلیمتر واروەها دیامیتەرەکەی کەمی کردو بۆ 10.7 میلیمتر واتە لە تیرەیەکی 12.8 کە ئەستورتر بووە سیلندرەکەمان کەمی کردو بۆ 10.7 میلیمتر واتە دوای کەمی کرد لە خاڵی فراکچەردا دەڵێتم بۆ ببینەوە داکتەلیتی. طبعاً ئێمە مادەم لێرەدا ئەو دوو پارامترە لە بیدایەت و لە کۆتایی پێداین زۆر باسان دەتوانین سوود لە ئەو هاوچێشانە وەربگرین کە لەو سلایدە ئاماژەمان پێکرد یا بەزانینی لێنگسی سەرەتا کۆتایی یا بەزانینی ڕووبەری سەرەتا و ڕووبەری کۆتایی دەتوانین داکتەلیتەکە ببینەوە. لە هەردوو حاڵەتەکەشدا یەک ڕقەم دەست دەکەوێت ئەگەر ڕقەمەکان بمان بدرێت و هەردوو ڕقەمەکانش کە بمان دەدات لە سەدا دەبێت دەرچێ و هیچ یەکێکشی نابێ هەبێت. لە حاڵتی ئێردا لێنگسی نەدا بەڵکو چی پێداوین ئێریای پێداوین و ئێریاش ڕاستەخۆ پێ نەداین بەڵکو چی پێداوین تیرەی داوینێت کە ئێمە دەبێت تیرەکە بکەینە نیوە تیرە بۆ ئێمە پێویستە یاساکەی خۆ بنووسینەوە لێردامە تیرەکەمان دابەشت و کردو بۆیکە نیوە تیرەمان دەستکەوێت پای ئار سکوێر واتە پای جاران نیوە تیرە تواندوو ئەوە لە حاڵەتی چی سەرەتاییدا پاشان کە لە خاڵی فرانچەردا تیرەکەمان کەمی کردووە تیرە دابەشدوو دەبێت نیوە تیرە تواندوو جاران پای ئەوە دەبێتە ڕووبەری کۆتایی دابش ڕووبەری سەرەتایی جاران سەد بکرێت وەرانجامدا ئێمە بڕێکمان دەست دەکەێت کە هیچ یەکەیەکی لەگەڵ نییە و لە سەدا دەستمان کەوتو کە پڕۆکەی بریتی لە 30%. باش هاردنس چیە؟ ئەمان هاردنسێکە لەو پارامترانەی کە میکانیکال پرۆپێرتیان پێدەوترێت توانین بە شێوەیەکی ڕاستەوخۆیە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بیدۆزرێتەوە. شێوە ڕاستەخۆیەکە بریتە لەو ئامێرانێک ئێمە بتوانین بەکاری بێنین چەند تەکنیکێک دیاریکرامانەیە کە ئەو تەکنیکان بتوانین بەکاربێنین بۆی کە هاردنسی مادەکە بدۆزینەوە. طبعاً هاردنس بریتە لە ڕقی مادەکە واتە ئەگە بێت و ئێمە مەسەڵەن بە پەنجە فشار بخەینە سەر مادەیەک بۆمان دەدەکەێت کە ئەو پەنجەمان چەند دەتوانین بچێتە ناو مادەکەوە بۆ منەگەر پێستی ئینسان لە نەزار بگرین کە زەختێکی دەخێنە سەرێ ئەمە بوان دەدەکەوێت کە مادەکە نەرمە واتە هاردنسەکەی کەمە. بەڵام لە مقابلدا هەندێک مادە هەیە وەکو مادە میتاڵەکان بەڵام بە پەنجە ناتوانین پەنجەمان بچێتە ناو میتاڵەکەەوە بەڵام بە هەندێک ئیندیکیتەری دیکە زەختێک دەخێنە سەر بزان ئەو ئیندیکیتەرە چەند دەتوانێت بەناو مادەکەدا ڕۆ بچێت بۆ شێوازەی ئێمە دەتوانین بزانین ئەو مادەیە ئایا چەند هاردنسەکەی کەم یا زۆر وتەمان هەندێک ستانداردیشەیە کە ئێمە بەپێ ئەو ستانداردانە هاردنسەکەمان بدۆزینەوە. بەڵام شێوەی ڕاستەخۆیەکان بۆم باسکردن بە هەندێک ئامێر دەکرێت. شێوەی ناڕاستەخۆیەکەش ئەوەیە کە ئێمە دەتوانین هەر سوود لە 10 ساڵ تێست دوای بگرین واتە سترێس سترین تێستەکەمە و دەتوانین بە هەندێک کاپچێشی دیاریکراو بگەین بۆ قیمەتێک کە ئەمە مەبەستمانە. لێرەدا چەندین تەکنیکمان باس کردووە بۆ
ناوەکانان لێردا ئاماژە پێکرا ئەوانە تایپی ئیشەکانمانە لەوانەیە ژمارەکانیان جیاواز بێ وەکو بووم باسکردن ئەوانە یەکیان نییە واتە ئێمە مەسەڵەن بۆ یەکەیەکی وەکو مەتر پاسکال یان شتێکی لەو شێوازانەی پێ بدەین ئەوانە یەکیان نییە بەڵکو هەرێکە لەوانە بەخۆی چەند ستانداردێکەیە کە بەپێی ستانداردی خۆی ئێمە دەتوانین کاسی بکەین مەسەڵەن ئایا ئەو مادەیە چەند ڕقە هاردنەسەکەی چەندە زۆر جا مەسەڵەن هاردنەسەکە بەپێی ڕقترین مادە کە ئەڵماسە پیوانەکردنەکەی بۆ دەکرێت دەڵێ مەسەڵەن ئەوەندەی ئەڵماسێک ڕقیەتێکی هەیە بۆیە هەرێکە لەوانە وەکو بووم باسکردن توش بە تەکنیکی دیاریکرا دەبەستێت بۆ ئەو ئیندیکیتۆرێکە لە بێرنەل بەکاردێت شێوەیەکی سفێریکاڵی هەیە واتە ئەو سفێریکاڵە کە شێوەیەکی تۆپێکی وەکو تۆپێکی مسوایە دەخرێت سەر مادەی میتاڵەکەمان و زەختێکی دەخرێت سەرێ زان ئایا چەند دەتوانێت ڕۆ بچێت وەنە لە حاڵەتی ڤیکر مایکرۆ هاردنەسدا شێوەکەی لە شێوەی دایمۆن دەچێت چوار گۆشەیەک تقریبا نوکەکی تیژی هەیە و دەخرێتە سەری و فشارێکی دیاریکرای دەخرێتە سەر وەکە بزانە ئایا چەند دەتوانێت لە مادەکەدا ڕۆ بچێت و تاوان هاوچێشەکانش لێردا ئاماژە پێکردو کە بەپێی ئەو دراوانێک کە لێرە دراوە دەخرێتەوە نا ئەو هاوچێشەیە و جاران پارامیتەرێک دەکرێەوە ڕقمی کۆتاییمان دەداتێت بەهەرحاڵ ئەوە بەپێی ئەو تێستێکی ئێمە دەیکەین دەتوانین ڕقمێکی دیارەکرامان بداتێت ئەوان لێردا بەشێ ئەنیمێشن دەرماخستوکە تێستی هاردنەس چۆن دەکرێت بۆ نەگەر بێت و ئەمە پلێتێکمان هەبێ بۆ شێوازە زەختێک دەخرێت سەرێ فشارێکی دیاریکراو کە تەبعاً ئەو فشارانە بە کۆمپیوتەر ئەوانە زیاتر تحدید دەکرێت و پاشانیش ئەو شوێنی کە بەجێ دێڵە لەسەر سەطحی مادەکە بە هەمان شێوە بە مایکرۆسکۆپێک واتە بە چاو بە ئاسانی ناتوانێت شتێک ببینین بەڵکو بە مایکرۆسکۆپێک دەتوانین کاسی پانی ئەو جێکە جێهێشتووە ببینەوە و لە هەندێک حساباتی باوین و پاشان ڕقمەکمان دەست دەکەوێت کە بریتێ لە هاردنەسی مادەکە بۆنە لە حاڵەتی دووەمدا بە هەمان شێوە دەکەین ئامێرەکە کە لەگەڵ کۆمپیوتەرێک دانراوە شوێنێکی لە شێوەی چوار گۆشە لەسەر مادەکە بەجێ دێڵێ و پاشان بەزانینی هەرێکە لە لایەکان کە بە مایکرۆسکۆپێک ببینرێتەوە و لە هەندێک معادل داهاوێت و پاشان دەتوانین قیمەتی کۆتاییمان دەستکرێت وەرە حاڵتشدا بێن بۆ ئێمە دەبین کە شێوەکەی تقریبا لە شێوەی تۆپ وایە بەس تۆپیش نییە توان لە حاڵەتێکەکەمدا تۆپە لە حاڵتدا تۆپ نییە خڕە بەڵام تۆپ نییە و شارەکە دەخرێت سەر و پاشان میژەرمەنتەکانی خۆی بۆ دەکرێت لە ڤیکر هاردنەسدا کە ئێمە لە ڕاستیدا ئەو شێمان پێشترش لە هەندێک توێژینەوەدا ئەنجام داوە ئیندیکیتەرەکەمان لەو شێوازە دەتوانێت شتێک لەسەر سەفحەکە بەجێ هێڵێ و پاشان دەتوانین حساباتی بۆ بکەین ئەو جێیەکە لەسەر سەفحەکە بەجێ دەمێنێت زۆر بچووکە وەکو بۆ باسکردن هیچ ئاسارێک بە شێوەی کە ڕاستەوخۆ لەسەر سەفحەکە ئێمە نابینین بۆیە ئەمە زۆر بە ئاسانی دەتوانین سەمپڵێکی زۆر بچووک بنێرین و کاتێککە سەمپڵەکەشمان بۆ دەگەڕێتە دوای میژەرمەنتەکە ئەگەر سێریکن بە چاوی ئاسایی هیچ کاریگەریەک لەسەر سەفحەکە نابین بۆیە هەموو شتەکان لە ڕاستیدا بە کۆمپیوتەر ئەنجام دەدرێت هەروەک بۆم باسکردن ئێمە دەتوانین بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاردنەس بدۆزینەوە بەپێی ئەو جیهازانە کە لێرە ئاماژەمان پێکردووە یاخود بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئێمە دەتوانین بە سوودوەرگرتن لە سترێس سترێن گرافەکەمان دەتوانین ئێمە بە هەمان شێوە هاردنەسەکەمان ببینە بۆ پێی ئەو هاوچێشەکە لێرەدا دراوە لە بەشی کۆتایی ئەو فەسڵدانە باسی سێفتی دەکەین تەوان سێفتی چییە؟ سێفتی دوو شتمان مەبەستە یەکێکیان بریتە لە سێفتی بەکارهێنەران ئەو کەسانی کە بەکاری دێنن بۆ نمونە ئێمە کاتێککە جۆلانەیەک بەکاردێنین ئەو جۆلانەیە تایبەت کرا بە منداڵ واتە کەسێکی گەورە ناتوانێت بەکاربێن چونکە احتیمالی ئەوە هەیە کە سوار بێت و کەوێتە خوارەوە واتە لەو حاڵەتەدا دوو کەس دووشت زیانیان پێکەوت یەکێکیان بەکارهێنەرەکەی کە لە وەزنی چۆن دەڵێن دیاریکرا بووم بۆ جۆلانەکە زیاتر سوار بووە بۆیە سەدەکەلانە تووشی شکان بێ و هەم کەسی سوار بوو زیانی پێ بکەوێت و هەم سەدەکەین ئەو ئەپلیکیشنەکە دانراوە بۆ یاریکردنی منداڵان سەدەکەی تێکشکە بۆی سێفتی هەردوو لە نەزەر دەگرێت هەم نەفەرەکە هەم ئەو ئەپلیکیشنەکە دیاری کراوە تەبعاً بۆ مهندسەکان بەتابەت ئەوانەی کە مهندسی مەدەنینە ئەوان حساب و کتابی خوان دەکەن کاتێک کە ئێمە 100 قاتمانە فەرقیە لەگەڵەوەیکە یەک قات خانومان هەبێت بۆ یەک قاتەکە بێگومان ئەو ماتریاڵانێک کە بەکاردێنن زەختێکی کەمتری لەسرە لە چاوەیەکە بینایك بەرز بکرێتەوە بۆ 100 قات بۆی لەو حاڵەتەدا حسابات بۆ دەکرێت و بێگومان کە ئێمە باس سەلامەتی دەکەین لە حاڵەتی سەلامەتیدا ئێمە پێویستە زۆر لە حەدی سەلامەتی بەرەوسەر مادەکە تحمل بکە بۆمە لە ڕاستیدا لەوانەیە مادەیەک تحملی 100 کیلۆ بکە بەڵام من نووسیمانە تکایە لە 20 کیلۆ زیاتر با لەسەر ئەو جیازە بەکارنێدرێت یان لەسەر ئەو ئەپلیکیشنە بەکارنێدرێت
20 کیلۆ زیاتر تحمل ناکە بەس لە ڕاستیدا مهندسەکە کە دیزانی کردە دەزانێت کە ئەو ئەپلیکیشنێکە ئەو دروستی کردووە لەوانەیە تحملی هەتا 100 شورش بکە بەڵام بۆ سێڤیتیەکە هاتۆ بەپێ ئەو فاکتەرانێکە ئەو ستانداردانێکە هەیە لە دنیادا وای داناوە کە احتیمالی ئەوەی کە پارامتری دیکەش لەوانێت تەسیر بکە یاخود لەوانێت لە قیاساتی سەرەتاییدا کە ئەوان دەستیان کەوتووە هەندێک ئیتمینانی تێدا نەبێ دڵنیایی تێدا نەبێ بۆیە ئەوان هاتوونە خاتریان گرتووە ماتریالەکان زۆر باشتر لەوەی دروست کردو کە ئەوان وەکو سەلامەتی بۆیان داناون بەکاری بێن یەکێک لەو پارامترانە کە دایمەن بۆ سێڤیتی بەکاردێنرێ لەبەرەوەی کە دەڵێن ئەنسەرتێنتی واتە نادڵنیایی ئەو مێژەرمەنتانێکی ئێمە ئەنجاماندا بۆ نەگەر لە تێن ساڵدا لە نەزەر بگرین لاانە مێژەرمەنتەکانمان هەندێک هەڵی تدابێت لاانە جیازەکەمان خەلەلێکی تێدا بێ یاخود دیقەی وەربگرتنەکەمان خەلێت تدابێتتر بە شەرە و جیازەوەی تر خەڵەتی حتممە تێدەکرێت بۆیە ئەو عەدمی قەتعیەت واتە نادڵنیایی لە مێژەرمەنتەکانمان دەبێت یەکێک لەو هۆکارانە کە ئێمە پێویستە سێڤیتیەکەمان لە نەزەر بگرین یەکێک لەوانە بریتە لەو مێتۆدەیەکە ئێمە بەکارمان هێنا تەکنیکی بەکارهاتن واروە دروستکردنی مادەکەمان لەوانەیە فابریکێشنەکە جیاواز بێت بۆ لە تەکنیک و بۆ تەکنیکەکە ئەو مادەی کە لە کۆتاییدا دەستمان دەکەوێت بێگومان پرۆپێرتەکانی جیاوازە یاخود کالیبرێشنەکەمان لەوانەیە تاوانە بێ بۆیە ئەو حاڵەتانە هەمووی لە نەزەر دەگرێت هەوڵ دەدەن لە حەدێکی مامناوەندی یاخود کەمتریش هەوڵ بدەن ئەو ئەپلیکیشنە بەکاربێنرێت وە زۆر مادەکەمان ئینهۆمۆجینیەسە واتە مادەکەمان کە لەوانەیە لە چەند مادەیەک پێکات وەکو مادەیەکی ئەلۆی کە پێوتە داڕشتە لەوانەیە ئەو مادەی دووەمە کە خراوەتە ناو مادەیەکەمەکە بۆی کە ڕیئینفۆرسیکە بە قوتیکە لەوانەیە پێویست بڵاو نەبێت و باس لە ناو هەموو مادەکە لە شوێنێک تۆپەڵ بێ لە شوێنێکە بە جوانی بڵاو بێتەوە بەرحاڵ مادەی دووەم کە خراوەتە ناو مادەی یەکەمە بۆی کە داڕشتەیەک یاخود کۆمپۆسیتێک یان شتێکی لەو بابەتەمان بداتێ کە بە شێوەیەکی ئینهۆمۆجینیەس واتە بە شێوەیەکی ناڕێک بڵاو ببێتە لە مادەکە بێگومان هەر بەشێک لە مادەکە سفەتێکی دیاریکراهەیە لە هەندێک شوێن مادەکە لانێ توانای باشتر بێت لە هەندێک شوێنێ توانای کەمتر بێت ئیتر ئۆڤەرئۆڵ لەوانەیە مادەکە تواناکەی جیاواز دەرکەوێتەوەی کە ئەگە مادەکە بە شێوەیەکی هۆمۆجینیەس بە شێوەیەکی جوان تێکەڵ کرابێت بۆ لەو حاڵەتەدا دیسان ئێمە حاڵەت سێڤیتیەکەمان پێمان دەڵێکە لە حەدێکی مامناوەندی ئیش بە ئەو ئەپلیکیشنە بکەین کە ئێمە سودمان لە ماتریالەکە وەرگرتووە هاوچێشەیەکەیە لێرەدا کە مهندسەکان پشتی پێدەبەستن پێدەکترێ وەرکینگ سترێس واتە ئەو فشارێک کە دەخرێتە سەر مادەکە وە تەنها دەبێت لەو حەددا ئیش پێ بکرێن نابێت لەوەی زیاتر سترێس بخرێتە سەر مادەکە بۆی حاڵەتی سێڤیتیەکە بۆەوەی کە مادەکە نەوەکو تێک بشکێت هەم مادەکە هەم ئەپلیکیشنەکە دەپارێزە لە تێکشکان هەم گیانی و چۆن دەڵێن خەتەریاتێک کە دەکەوێتە سەر بەکارهێنەرەکە دووری دەخاتەوە لێر دایمە چمانەیە دەوان یەکەم پارامتر هەروەک دەبینی بە شێوەی سیگما دەربڕدرا کە دەبلیوێک لە سەبسکریپتی دانرا دەبلیوکە بریتە لە وەرکینگ یەکەم پیتی وەرکینگ دانراوەتەوە لێرە تەمام مادام بە سیگمایە واتە یەکەی سترێس وەردەگرێ کە مێگا پاسکال یاخود گیگا پاسکال و بریتیشە لە سیگما وای سیگما وای بریتێ لە یێلدینگ سترێس یێلدینگ سترێنگ وەکو لە چۆن ئێگزامپڵەکانی پێشوشدا ئاماژەمان پێکرد بریتێ بە لەو خاڵێکە لە دوای یۆ پلاستیک دیفۆرمێشن ڕوو دەدا واتە مادەکە تووشی قوپانەیەکی بەردەوام دەبێت ئەو نقطەیە کە لەسەر وای ئەکسس دیاری دەبکرێ و بە مێگا پاسکال یاخود بە گیگا پاسکال دەدۆزرێتەوە لێردا دادەندرێ دا بەش ئێن دەکرێت طبعاً ئێن ڕقەمەکە پێدەکترێت فاکتەر ئۆف سێفتی ژمارەیەکە کە لە 1.2 هەتا 4 لە نەزەر دەگیرێت طبعاً ئەوە دەتوانین کالکولێتشی بۆ بکەین کە بریتێ لە فێلێر سترێس واتە بریتێ لەو فشارەیە کە دەخرێتە سەر مادەکە هەتا تووشی فراکچەر دەبێت هەتا تووشی تێکشکان دەبێت بە ئاسانی دەتوانین لە دایاگرامەکەدا بیدۆزنەوە و دا باش ئەلۆید سترێس بریتێ لە یێلد سترێس باسمان کرد کە دەتوانین زۆر بە ئاسانی لەسەر دایاگرامەکە بیدۆزینەوە دا بەش دوویەکە و قیمەتێکمان دەداتێ بە ئاسانی دەتوانین داخل بکەینەوە و ئێنەکەمان بداتێ بەڵام ئێنەکە وەکو بۆ باسکردن لە 1.2 تا 4 دادەندرێت توانێت چەند قیمەتەکە گەورەتر بێ هەرچەند قیمەتی ئێن گەورەتر بێ بێگومان قیمەتی یێلد سترێنگز دا بەش قیمەتێکی گەورە بکرێ ژمارەیەکی بچووکترمان دەست دەکەوێت و بە هەمان شێوە هەرچەند ژمارەکەمان بچووکتر بێ بە هەمان ئەندازە ئێمە
سێفتیمان بەرز کردێتەوە واتە سەلامەتی بەکارهێنەرانی ئەو مادێمان زیاد کردو و بۆیش لەوانەیە مەسەرەن لە هەندێک تەطبیقات دەم حاڵە بکەن ژمارەیەکی گەورە هەڵبژێرن بەڵام لە هەندێک حاڵەتشدا کە حاڵەتێکی ئیکۆنۆمی لە نەزەر بگیرێت حاڵەتێکی مادی لە نەزەر بگیرێت محاولە دەکەن بەش ئەو ستانداردەکە لێرەدا دیاریکراوە ئێنەکە بدۆزنەوە داخلی هاوچێشەکە بکەن و ژمارەکە ببینن. لە کۆتایی فەسڵی شەشەمە لە کتابی Introduction to Material Science and Engineering ئیدیشنی نوێیەم کە لێرەدا 6 دانەمان بە نمونە هێناوەتەوە ئەوانە تکایە حەلیکەن ئەوانە هۆمۆرک نییە بەس حەلیان کەم بۆی کە دەستان لێ ڕابێ. زۆر چاکە خواتان لەگەڵ و خوا حافزتان بێ.